من ئەندازیاری کشتتوکاڵی ئالان عەباس لە بەڕێوەبەرێتی باخچەکان لە بەرگەی کشتتوکاڵیە ئێمە ئەمڕۆ پێمان باش و باسی داری تو بکەین. داری تو یەکێکە لە دارە گرنگەکانی بۆ بلوار و شەقام و باخچەکان بەکارێت. داری تو ناوی زانستیەکەی مۆرس ئەلبایە کە لە خێزانی مۆرسیایە عایلەی تووەکانە. ئەم دارە پێش 5,000 ساڵ لە شوێنی سەرەکی خۆی ناوچەی سەرەکی خۆی کە وڵاتی ئاسیا و وڵاتی سینە بۆ تربیەکردنی کرمی ئاوریشم بەکار هاتووە. بەرزی باڵای داری تو لە نێوان 15 بۆ 20 مەتردا بێ. داری تو ئێستا لەم کاتەیە لە باخچەکانە زۆر گرنگی پێین بە هۆکاری بوونی سێبەرێکی زۆر بە هۆکاری ئەوەی کە بەرگەی پلەی گەرما و مەسەلەن کەمی ئاوەگرێ لە باخەکانمانە. داری تو لە زۆر لە ژینگەکانە ئەگونجێ ئەگەر مەسەن بەرگەی پلەی گەرمای 45 پلەی سەدی بۆ ناقص 5 بەرەو خوار دەگرێ. ینی هیچ کێشەیەکی نییە کە خۆشبەختانە ئێستا لە کوردستانی خۆمان بە تایبەتی شاری سلێمانی زۆر گونجاوە بۆ داری تو کە لەو ڕێنجەی کە باسمان کرد پلەی گەرما و ڕێژەی بەسنا هیچ کێشەیەکی نییە ئەگونجێ بۆ زۆربەی خاکەکان. بەڵام ئەگەر خاکەکەی خاکێکی فشەڵ بێت زۆر گونجاوتر و باشتر لەویا گەشەکە. ئاودانی داری تو هەڵبەتە ئەگەر نەمامێکی سەرەتایی بێت لە وەرزی گەشەیە کە لە وەرزی بەهارەوە دەست پێەکە هەتا کاتی پێش پاییز لە وەرزی گەشەیە بۆ دارێکی تازەی نەمامێک لە هەفتانە 2 بۆ 3 جار پێویستی بە ئاودانە بە تایبەتی لە وەرزی هاوینە. بەڵام دارێکی پێگەشت و ئەگەر هەفتەی یەک جار ئاوبەی کافیەتی بۆی و لە وەرزی کەم ئاوی و کەم بارانیە هیچ کێشەیەکی ئەوتۆی نابێ. بەڵام لەوە چێ گەڵاکانی بەرەو زەردبوون هەڵوەرین بێ بەڵام بۆ فەوتانی دارەکە کێشەیەکی وای نابێت. داری تو زیاتر لە 10 بۆ 15 جۆری سەرەکی هەیە کە جۆری دارەکانە. بەڵام ئەوەی کە زیاتر باز دەکرێ و گرنگی پێدرێت 3 جۆری سەرەکیە کە بۆ بەرووبوومەکە. داری توی سپیە، توی ڕەشە لەگەڵ توی سوورە. جۆرەکانی کە زیاتر لە ڕێگەی موتربۆ زیاکراون هەموو جۆرەکانی کە ئێستا هەیە لە جیهانە. جۆرێکی کەشمان هەیە کە لە لای خۆمان بە توی زڕ ناسراوە. ئەم تووە زڕە بۆ باخچە و بلوارەکان زۆر گونجاوە. هەم سێبەرەکەی فراوانترە، گەڵاکانی گەورەترە، هەم بەرووبوومیشی نییە کە بێتە هۆی هۆکاری پیسکردنی ئەو باخچەیە یا و شەقامە. بۆیە زیاتر ئێستا ینی ئێمە هەوڵمان ناوە لە بەڕێوەبەرتی باخچەکان گرنگیەکی زۆر بین بە داری توی زڕ کە ئەوە ئێستا خۆشبەختانە چەند ساڵێکە گرنگێکی زۆری پێین و خەڵقیش ینی زۆر داواکاری لەسرە. خەڵک زۆر داوایە کە ئەبینە کە نابێتەوەی پیسکردنی شەقامەکان یاخو باخچەکان داواکاری خەڵکی زۆریش لەسرە. داری تو وەکو سەرجەم دارەکانی کە تووشی نەخۆشی و ئافات دەبێت وەکو نەخۆشی ڤایرۆسیەکان، نەخۆشی کەڕوو، نەخۆشی بەکتریەکان. زیاتر کە لە وڵاتی ئێمە یاسە نەخۆشی کەڕوویەکان لە زۆر لە دارەکانمانەیەات بۆ بۆی کاریگەری تیشکی خۆرەوە یاخۆ بەهۆی مەسەلەن شکانەوەی دارەکانە یاخۆ هەڵپاچین بە شێوەیەکی نازانستی. یەکێ لەو نەخۆشیانە کە ڕوبەڕووی داری تووە بێت نەخۆشی لاڕەشەیە کە ئەبێتەوەی جاری وایە فەوتانی لقێکی یاخود چەند لقەی بگرە جاری وایە ئەگەر چارەسەری نەکەی زوو سەرجەم دارەکە و هەموو دارەکە لە ناوەچێ ئەفەوتێ. خۆشبەختانە ئێمە بەڕێوەبەرتی باخچەکان ساڵانە ئێستا لە ڕێی گیراوی بۆردۆ مەسەن قەدی دارەکانمان یاخۆ ئەو شوێنانی کە برینارە بن لە ڕێی گیراوی بۆردۆ بۆیاخیەکەین کە ئەبێتەوە هۆی لە ناوبردنی ئەو نەخۆشیانە و قەڵاچەکردنی نەخۆشی مەسەن لاڕەشە.